زانکۆی سەرموو بە یەکێک لە زانکۆ تازە و پێشکەوتەکانی یاریمی کوردستانە ژمار دەکرێت کە لە ئێستادا بەهۆی قەیرانیداراییەوە بەشێک لە پرۆژەکانی تەواو نەکراون. لە ڕاستیە زانکۆی چەرموو لەبەرەوەی زانکۆیەکی تازەیە و لە قەیرانە لەدایک بووە کەموکۆڕێکی زۆرمان هەیە کە پێویستی بە ئاوردانەوە هەیە. بۆ نمونە ئێمە هەردوو کۆلێژەکەمان لە ئێستا لە ناو ئەم بیناییە کە خۆی ئەم بینایە لە بنەڕەتا بۆ یەک کۆلێژە دەسەدان نەک بۆ زانکۆیەک کە هەمووی تایە کۆ بێتەوە. کۆمەڵێ کەموکۆڕی بینا و ئیداری و کارگێڕیمان هەیە لە بوارەکانی با بڵێن جێبەجێکردندان داواکارین کە لە حکوومەت بۆمان با بڵێن پێش خاوەک و ئەولێتە یەکێ لەوانە بینای کۆلیژی پەروەردەی بنەڕەتەکە تقریبا 60 بۆ 70 تەواو بووە بەس بەداخەوە بۆی ئەم قەیرانیداریەوە 2 ساڵە ئیشکردن تیا ڕاگیراوە. سەرۆکی زانکۆی سەرموو ڕای دەگەیەنێت ئەگەر پرۆژە تەواو نەکراوەکانیان بۆ تەواو بکرێت ئاسی زانکۆکەشیان گەشەی زیاتر دەکات. ئێمە ئێستا لە کەمپی سەرەوە کە کەمپی بانی مەقانی پێڵێن ئێمە دوو بینای زۆر گەورەمان هەیە بینایەکیان نزیکەی لە 35 بۆ لە 145 ماوە تەواو بێ بەڵام بۆی قەیرانی داراییەوە ئێستاکە وەستاوە ئەگە ئەو بینایەمان تەواو بێ بێگومان ئاستی زانکۆی چەرموو و پێداویستەکانی زانکۆی چەرموو چاک پڕەکرێتەوە و ئاستەکەشی بەرز ئەبێتەوە. داواکەم لە حکوومەت هەرێمی کوردستان لەبەرەوە زۆر خۆشحاڵین بەوەی کە الحەمدوللا ئاستی دارایی هەرێم بەرەو باشی ئەچێت و پرۆژەکان بە شێوەیەکی ئەمدەستی پێکردوێتەوە. هیوادارین پرۆژەی ئێمە شەمانە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە بۆ دەست پێ بکرێت. سەرباری تازەی زانکۆی سەرموو ناوی ئەم زانکۆیە لە پێشەنگی زانکۆکانی هەرێم دێت بەڵام لە بنەڕەتدا چەندین بینای هەیە کە بەهۆی قەیرانی داراییەوە کۆستە بۆ تەواوکردنیان دروست بووە. عومەر غەریب، کوردسات نیوز، چەمسەماڵ.